بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەردانی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق وەرێمی کوردستان دەکەین کە ماوەی دوو ڕۆژە لە بەغدایە لەگەڵ بەرپرسانی باڵای بەغداد کۆبوونەوەی کردووە سەرسەرەوە دەکەین لەو کۆبوونانەی کە لە بەغداد تاوتوێی کردووە چی دەستکەوتووە لەبارەی پرسی ئەمنی و مەسەلەی ئەو نەوت هەرێمی کوردستان هەروە کە دێت هەرێمی کوردستانیش بۆچی دێت هەرێمی کوردستانەوە کارەکەی چییە لەگەڵ کێک کۆ دەبێتەوە و ئایا لەم سەردانش هاکان فیدان هیچی دەست دەکەوە دەتوانێت بە دەستێکی پڕەوە بڕاتەوە بۆ تورکیا و لە داهاتووشدا ڕەزەوتەی وەردەوغان سەردانی عێراق بکات ئەم پرسانە تاوتوێ دەکەن لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندە نێودوڵەتیەکان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەیت سەرنجی بەڕێز لەسەر سەردانەکەی هاکان فیدان بۆ عێراق وەرێمی کوردستان چییە لەو دوو ڕۆژەیە کە لە بەغدا بووە و ئابرێرە بێت هەرێمی کوردستانیش ئەم شەو پێدوای چی دەستکەوتووە بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بینەران و بیسەرانی بەرنامەکە و کەناڵەکەتان لە ڕاستیدا دوای هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی هاوینی ئەمساڵ و سەرکەوتنەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ 5 ساڵی داهاتووی سەرۆکایەتی تورکیا بێگومان ئەمە لەگەڵ خۆیدا کارنامە ئەجەندایەکی تایبەتی بۆ 5 ساڵە هەیە و پێکاتە حکوومەکەشی بڵێن وەزاریەکەشی کە بۆ خۆی پێویستی بە قسە لەسەرکردنیەکێک لەوانە کە هاکان فیدان کە پێشتر لە سلکی بڵێن هەواڵگیری و ئەمنی تورکیا بۆ ئێستا وەزیری دەرەوەی تورکیایە بۆ خۆی جێگای لەسەر ڕاوەستانە بێگومان عێراق و تورکیا لە دامەزراندنی سەردەمی نوێیانەوە پەیوەندیەکی پتە و کۆمەڵێک خاڵی هاوبەش بێکیانەوە بەستێت لە مۆزوعی هاوسەیەتی و سنوور و هەروەها بابەتی کولتوری هاوبەش مێژی هاوبەش و هەروەها تاگاتە بابەتەکانی قەزای ئاو و هەروەها مەسەلەی ئەمنی و بەم دوایانش لە ساڵانی پێشتریش و مەسائلی وزە و دیاریکراویش لەم کێشانەی کە لە بینی حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی وزە هەیە و ڕاگررتنی هێناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە مانگی سەی ئەم ساڵەوە بێگومان ئەوەی کە سەردانی هاکان فیدانە بۆ خۆی پێویستە ئێمە پێشە مشتێ ئەوە باس بکەین کە 5 ساڵی سەرکەوتنەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان 5 ساڵی گرنگ ئەبێ بەنسبەت مێژی تورکیاوە و بەنسبەت ڕۆڵی تورکیا لەسەر ئاسی جیهانی و لەسەر ئاسی ناوچەکە بەگشتی و بەتایبەتیش سەبارەت بە پرسی کورد لەبەرەوەی ئەم 5 ساڵە کە هەر لە بنەڕەتەوە ڕەهەندی ئاسایشی و ئەمنی باڵی بەسەر بەشێکی زۆر لە سیاسەتی ناوخۆی و دەروی تورکیا کێشاوە و ڕەهەندەکانی ئاسایش لە بواری بازرگانی و گەشتیاری و زۆر باریترا باڵی کێشابوو لە ئێستای ئەم 5 ساڵی ترا چڕتر زیاتر باڵ کێشەیە بەسەریال لە بەرەوەی استراتیجی کارکردنی ڕەجەب تەیب ئەردۆغان هەناردەکردنی قەیرانەکان بوو لە فترەی فەرمانڕەوایەتیکردنی خۆی وەکو سەرۆک وەزیران و دواتریش وەکو سەرۆکی کۆماری تورکیا و ئەم 5 ساڵش بابەتێکی یەکجار گرنگ ئەبێ بۆ تورکیا بۆیە و دەستنیشانکردنی هاکان فیدانی وەکو وەزیری دەرەوەی تورکیا کە شخصێتێکی بەهێزە لە تورکیایە و پێشتر ڕۆڵێکی گەورەی هەبووە لە شکستپێنانی هەوڵی کودەتای 15 تەموزی 2016 و هاوکارێکی سەرەکی ڕەجەب تەیب ئەردۆغان بووە لە فترەی حکومڕانیە و ئێستا کە وەزیری دەرەوەیە زیاتر ئەوە ڕوونەبێتەوە کە ئەم 5 ساڵی داهاتووە ڕەهەندی ئەمنی بەسەر زیاتر باڵەکێشێ بەسەر باش سیاستیان لە عێراق و لە هەرێمی کوردستانیش دەگۆڕێ کە دەڵێ ڕەهەندی ئەمنی زاڵە بەسەر سیاسەتی دەروە بۆ خۆتان نەزان لە نەوەدەکانەوە و پێشتریش لە 1984ەوە تورکیا لە ڕێکەوتنامی ڕاودنانی گەرمەوە بە بیانی ڕاودنانی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان هاتۆتە ناو خاکی عێراق و ڕێکەوتنی هەیە و دواتریش لە دوای لە نەوەدەکانیشەوە چەند پرۆسەیەکی ئەنجامدا و ئێستش بۆ خۆتان تا دێ ڕۆژانە و ماوە بە ماوە بنکە و بارەگا سەربازیەکانی تورکیا لە خاکی هەرێمی کوردستان و ناوچە سنوورەکانی عێراق و بەتایبەتی هەرێمی کوردستان و تورکیا زیاتر ئەبێ و ئەم سیاسەتە بێگومان تونتر ئەبێ بەرامبەر بە لایەنی ئەمنی و چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان و بۆ خۆشتان لە کۆمەڵێک پرۆسی چنگی هەڵۆ و کۆمەڵێک پرۆسی تری سەربازی کە لە ناوخاکی هەرێمی کوردستان و لە ناوچە سنوورەکان ئەنجامداوە لێکێک لە ئامانجەکانی ئەم سەردانە کە بە ئاشکرا داوای کردووە لە حکوومەتی عێراق کە پارتی کرێکەکانی کوردستان و ڕێکخراوێکی تیرۆریستی بناسێنێ و هاوکاری زیاتر بێت لە تەوقکردنی مەترسیەکانی پارتی کرێکەکانی کوردستان و بۆ خۆشتان کە لە فترەی پێشوودا مەسلەی درۆنەکان کە ئێستا یعنی تاکتیک و استراتیجێکی نوێی جەنگی تورکیایە بۆ پێکانی ئامانجەکانی بەگشتی و ئەو ئامانجانەی بە تایبەتی کە سابارەت بە پارتی کرێکەکانی کوردستان و بەشێک لە خەڵکانی بڵین سیاسی و سەربازی ڕۆژاوی کوردستانی ژەیە کە بۆیە ئەمە واکە کە ئەوە ڕوونەبێتەوە کە تورکیا
بێگومان سیاسەتێکی جیاوازتر لە 5 ساڵی پێشووی گرتوۆتە بەر و لە پاڵ و ئێستش ئەم سەردانەی بۆ عێراق کورت و مختصر وەک چۆن لە ساڵی 1970 کارتی ئاوی بەرامبەر بە سووریا بەکارهێنا کە ئیتیفاقی ئاوی ساڵی 1970 داتا ئاراوە بە هەمان شێوە ئێستا لە بەرامبەر عێراق کارتی ئاوی بەکارهێنێ لە بەرامبەر پرسی ئەمنی و مۆزوعی ئەو ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی عێراقە کە لە دادگای پاریس نێکەکانی پاریس بەڵ نەوتی هەرێم کە بە تورکیا ڕۆشتووە بەکاری هێنێ بۆیە ئەم فترەیەکی 5 ساڵێکی قورسە بێ بۆ مەسلەی کورد بەگشتی و هەرێمی کوردستان ئەبێ زۆر وریانە مامەڵە بکە لەم بابەتەیە لەبەر ئەوە وەگوتمان بوونی هاکان فیدان لە سەرەوەی وەزارەتی دەرەوەی تورکیایە بۆ خۆی بایەخی گرنگە وە ئەمە وەزانین کە ینی بڕیارە لە دوای سەردانی هاکان فیدان کە زەمینە سازیە وەزیری بە زرگانی عمر پۆڵادیش سەردانی عێراق بکە و دوای ئەوەش زەمینە سازی بۆ خۆتان نەزانن کە سەرۆکی کۆماری نوێی تورکیا کە ڕەجەب تاییب ئەردۆغانە سەردانی عێراق بکە و ئەم سەردانەی کە هاکان فیدان سەردانی عێراق کرد بۆ خۆتان ئاگادارن بەشێکی زۆر لە مەسئولینی گەورە لەسەر کۆماری عێراق و سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمانەوە وەزیری دەرەوەی هەمووی بینیوە بێگومان لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی لە ڕووی وزە ئەمان هەمی لە ڕووی ئاوە هەموو بابەتی گرنگ سپاس دەکەم دەیمە خزمەت کاکتۆر کاک حەسەن جەناویش بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین بەرلۆی بچینە سەر خوێندنەوەی سەردانەکەی و ئایا لە بەغدا هیچی دەستکەوت هەندێک شت بڵاوکراوەتەوە گوێ هاکان فیدانیش خۆی کووردە هیچ شتێکی لەم شێوەیە بێ کە بە ڕەگەز کورد بێت زۆر سوپاس دەستان خۆش بێ هاکان فیدان کووردە بەڵام ڕازانم زۆر لە بابەتەکە ناگۆڕێ لەبەرەوەی کوردەکان لە سیستەمی سیاسی تورکیا لە عیسمەت ئینینەوە بۆ ئێستا لە دۆخێکی یەکان گیردان لەگەڵ دەوڵەتی تورکیا بەڵێ بەڵێ باشە سەبارەت بە سەردانەکەی بۆ عێراق کە پرسی ئەمنی هەبوو ئاو هەبوو نەوتیارێم هەبوو مەسەلەی بازرگانی هەبوو لەو دوو ڕۆژەی لە بەغدا پێ دوای هیچی دەستکەوتە بێ کە ئەم شەوی ژوابڕیارە بێت هەرێمی کوردستان لە پرسیارێکی بەهێزەوە دەستت پێ کرد ئایا هیچی دەست دەکەوێیان هیچی دەستکەوتووە لە ڕاستیدا بەنسبەت کۆماری تورکیا دەتوانین بڵین ئەم قۆناغەشی زۆر سەرکەوتوو نەبوو لەوەی کە بەرامبەر پەکەکە بەدەستی بێنێ لە چەند ساڵی ڕابردوودا و ئێستا لە ناوخاچی تورکیا جارێکی کە چالاکی و بەریەکەوتنیان لەگەڵ پەکەکە هەیە دوای ئەوەی کە ساڵانێکی زۆر بوو ئەم هێزە چەکدارە کوردیە لەوێ بە بنبەست گەیشت بوو دوای ئەوەش ڕووداوەکانی سووریا و هەروەها لە عێراق و دوای ئۆپەراسیۆنەکانی ساڵی 2010 و ئەو سیاست و استراتیژە سەربازیانەی تورکیا لە 2010ەوە بەکاریان دێنێ بە دروستکردنی ژێرخانی پتەوی سەربازی ڕێگاوبانی بەرفراوان دروستکردنی سەربازگی هەمیشەی لە قوڵایی هەرێمی کوردستان و هەروەها کۆنتڕۆڵکردنی هەندێک شار لە سووریا دەتوانین بڵین استراتیژیەتەکە بۆ تورکەکان نەگەیشتوتە ئامانجی خۆی بۆیە تا ڕادەیەک بە سیاستەکانیاندا دەچنەوە لە سووریا لە عێراق و لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستیان بە هەماهەنگیەکی نەرمتر هەیە لەگەڵ دەوڵەتەکان و زیاتر ئەوەی کە دەتوانم بڵێم لێرە هەم لەگەڵ ئەوەی کە من دەمەوێت باسی کەم هەم لەگەڵ وەڵامی شیا بۆ پرسیارەکەی جەنابەت یەک دەگرێتەوە حکوومەتی عێراقی وەکو ستراکچەری دەوڵەتەکە وەکو ئەو حکوومەتەش کە فۆڕم کراوەتەوە هەم وەکو دەوڵەت هەم وەکو حکوومەت لەو توانایەدا نیە وەڵامی داخوازیەکانی تورکیا بداتەوە نە لەو توانایەدا کێشەکانی ئاوی دیزلا نەخاسمە فورات جارێ لە فورات گەڕێ چارەسەر بکە و نەو لەو توانایشدا لە ڕووی فاکتەری سەربازیەوە هاوکاری تورکیا بکە تورکیا مەبەستیان زۆر شەنگالە ئەو کۆریدۆرە ببڕن کە لە نێوان کوردستان لە نێوان عێراق و لە نێوان هەرێمی کوردستان و سووریادا پەکەکە دروستی کردووە بەڵام لە هەمان کاتدا بۆ ئێران ئەم کۆریدۆرە گرنگە و حەشدی شێعبی خۆی متتەفیقە لەسەربوونی پەکەکە لە ئەوێ بۆیە دەوڵەتی عێراقیش چه وەزیری خارجی بێت سەرۆک وەزیران بێ حەلبوسی بێ لەو توانایەدا نین بڕیارەکانی حەشت هەڵبوەشێنن یا دەستکاری تاکتیک و استراتیجیەکانی بکەن بەڵکو لە هەندێک باری دیکەوە هەماهەنگی ئیستیخباراتی و ئەوانە بتوانن لەگەڵ تورکیا هەماهەنگی بکەن بەڵام بەو شێوێنە چونکە ئێستا حکوومەتی تایفی لە عێراق کە حکوومەتێکی بڵێین مەسەبیە توانای جەوهەری سونیەکان یا هەماهەنگیان لەگەڵ هەرێمی کوردستان لە هیچ ڕوویەکەوە بەم شێوەیە نییە بۆیە لە ڕووی فاکتەری سەربازیەوە نەتیجەی زۆر بەدەستنایانن بە تیرۆریست ناساندنی پەکەکە
لەوانەیە مناقەشە بکرێ بەڵام کۆدەنگی نابێ لە ناو پەرلەماندا هەرچەندە ئایا ئێران لەگەڵ ئەمەدایە یان لەگەڵ ئەمەدانیە نازانم. فاکتەرێکی دیە کە پرسی ئاوە من دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم تورکەکان من دیبەی تێکی قوڵم ئاگالەیەوە پەیپەڕێکی ئەکادیمیشم بۆ یەکێک لە ناوەندە جیهانیەکان هەبوو لەسەر کارتی ئاو کە تورکیا بەرامبەر عێراق بەکاری دێنێت تەنانەت چاپتەرێکی دکتۆراکەشم هەر یەکێک لە ڤاریێبڵەکان ئەمە بوو کە ئایا مەسەلەی گاپ و ئەوانە لە ڕاستیدا بۆ کارتی ئاو بەرامبەر عێراق بە تەنها 22 بەنداوەکە و 19 هیدرۆئەلەکتریک کارەبایەکە نییە بەڵکو شتێکی تیکەشەیە کە کەمتر لە یعلام لەسەری ڕاوەستاون و پێی پێ بدراوە هەتاکو ئێستا ئەوەی کە لە سەدی ئەتاتورکەوە لە پشت سەدی ئەتاتورکەوە سیفۆن دەکرێت بۆ ناوچەکانی دیکە تەنانەت ئەو ئاوە والێ دەکات کە بەشی سەدەکانی تورکیاش نەکات یعنی ئەوە نییە کە ئاوەکە دەڕژێتە سەدەکانی تورکیا هەندێک نا ئاوەکە جگە لە سەدکردنەکان سیفۆن کراوە دەشتی کۆنیا ڕوبەڕی وشکە ساڵی هەتا 1970 بۆتەوە هەتا ساڵی 2025 سەد تووشی وشک بوون و ئەو بە بیابان بوو نەدەبێت بۆیە بەشێک لە ئاوەکە ڕێڕەوی گۆراوە بۆ کۆنیا بەشێکی بۆ ئورفا کەواتە مەسەلەی ئاو بەشێکی پەیوەندی بە پێداویستی تورکیاوەیە لەبەر ئەوەی هەندێک ئەو ناوچانی تورکیا بە هەمان شێوەی عێراق دووچاری وشکە ساڵی بوون بۆیە کارتی ئاو لە دەست تورکیادا دەمێنێ تەنانەت من لە یەک شوێنی دیکەش وتومە پێشتر لە بەرنمەیەکی دۆکیۆمنتاری کە تورکیا توانای گۆڕینی سەرۆکوەزیرانی عێراقی هەیە دەتوانانی بڵێ هەتام سەرۆکوەزیرانە لە دەسەڵات بێ من ئاوت نادەمێ مەجبورن بە قسەی بکەن یعنی تورکیا سووریا زۆر بە تایبەتی عێراق لەگەڵ سووریا بە تایبەتی عێراق زۆر دەکەوێتە ژێر کاریگەری فشاری کارتی ئاوەوە لە 1970 کارەبای عێراق پشت بە ئاو دەبەستێ کارەبایەکەی سەدی مووسڵ و حەدیسە لە 1990 کارەبای بەغدا دابین دەکەن هەردووچیان لە بەردەمەوەدان کە ڕێژەی 1970 ئاوەکەیان بۆ 2 ساڵی ئایندە لە دەستدا لە بەرەوەی بە ژێرەی راپۆرتێکی 2010 حکوومەتی عێراقی لە 30 هەتاکو هەشتاکان لە 1990 تا 10 ساڵ بەر لە ئێستا بۆ ڕژێ 1970 ئاوەکە کوالیتی خۆی لە دەست دەدا واروان ناوەڕاستی عێراق وە سەبەتەی خۆراکی عێراقی جنوب و ناوەڕاست لە 150 توانای خۆیان لە دەستداوە و لە ساڵی 2024 160 دەچێت لەسەر ئەمە ساسە دەتوانین بڵین کە حکوومەتی عێراقی لە بەردەم تەحەدایەکی گەورەدا لە پرسی ئاو هەرچەندە دکتۆر لەتیف ڕەشید وەخت خۆی بە نوێنەراتی مالکی چوو ئەسڵەن حسابیان بۆی نەکرد بۆ ئاگاداریتان هەر حسابیان بۆی نەکرد ئەو وەکو ئەندازیارێکی ئاوی و ئەوانە نێردرا بەڵام لەو کاتەدا مالکی وەڵامێکی عیبادی دایەوە لە دوارچ عیبادی تی بەڕێز عیبادی من میساقی میلیم خوێندۆتەوە ئەو شوێنەی ئێوەی داوە ئاوی بۆ داوا دەکەن ئەوێش مڵکی تورکایە لە ساڵی 92 سلێمان دیمری ڕایگەیان کە ئەوان نەوتیان هەیە و ئێمە ئاو ناتوانن داوای ئاوی ئێمەکەن ململانی داهاتوو لەسەر ژینگە دەبێت لەسەر گۆڕانی کەش و هەوا دەبێت لەسەر ئاو دەبێت بۆیە دەتوانن بڵین حکوومەتی عێراق و تورکیا لە بەردەم بەریەککەوتنێکی گەلێک گەورەدان بواری بازرگانی هەیە کاک حەکیم بواری بازرگانی تورکیا تێیدا براوەیە لە ساڵی 2022 14 ملیاری هەناردەی عێراق کردووە لە ساڵی 2021 1 ملیار و نیو بووە 1 ملیار و نیو بۆ 14 ملیار تۆ تەماشاکە دەبێت شتێکی تێدا هەبێ دەزانی 10 ساڵ بەر لە 2021 کە 2021 بۆ ملیار نوێکات 500 میلیۆن دلار بوو ئێستا بۆ 22 میلیۆن دلار ڕۆیوە بەڵام حکوومەتی عێراقی لێرە پرسێکی کە هەیە ئاماژەی پێ بکەین چ لە بواری ئاو چ لە بواری سەربازی حکوومەتی عێراقی چ لە بواری کشت و کاڵ چ لە بواری سنعات لە هیچ بوارێکەوە ژێرخانێکی نییە هیچ پلانێکی بۆ سەرچاوە ئابوووریەکانی بۆ ئاوی نییە تورکەکان وا دەڵێن ئێمە چ تاوانێکمان هەیە ئاوی خۆمان ئیدارە دەکەین و بەرهێنان تێدا دەکەین بۆ ئەوەندە ئاوی بۆ دێ ئیسفادی لێ ناکەی وایە بە هەمان شێوە یعنی پێویستە سیاسەتێکی ئاوی گرنگتریان هەبێت بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت لەسەر سەدانی بۆ هەرێمونە و تێرەمیش قسە دەکەین کاکتۆر سەبارەت بە ڕەهەندی ئەمنی زیاتر باڵی بەسەر و سەردانەدا کێشاوەکو کاک حەسەنی ژاماژەی پێکرد لە ڕووی ئەوەی کە پەیوەندی بە پەکەکەوەیە عێراق ئەو داواکاریە جێبەجێ دەکات ئەوەی کە پەکەکە بخرێتە لیستی تیرۆرەوە یاخودەم لێ دوانەی کە دوێنێ هاکان فیداندای دەڵێ قەندیل شنگال مەخمور سلێمانی لە پەکەکەەوە داگیر کراون بۆ دەیانێت بە سووریا بیبەستنەوە بۆ بەشەی ڕۆژاوی کوردستان طبعا ئەوە پێویستی بە کۆدەنگی لە ناو پەرلەمانی عێراقەیە و لە ناو پەرلەمانی عێراقیش ئێمە زانین لە حکوومەت و لە پەرلەمان شیعەکان باڵا دەسن و شیعەکانیش بۆ خۆتان نەزانن ئێمە ئەو خەتی
علەوی کە لە ناو پەکەکە هەیە بەشێکی نزیکایەتی لەگەڵ شیعی عێراق و لەگەڵ ئێرانیش هەیە کە ئێمە لە ڕابردووش هەستمان بەوە کردووە تێبینی کراوە بۆیە پێ ناچێت مەسەلەن پەرلەمانی عێراق ینی بچێتە ژێرباری ئەوە هێزە شیعیەکان بچنە هەتا هەندێک لە هێزە شیعەکان دژی وجودی منکەبارەکانی ئەمڕۆ هەر ئامری پێی وتبوو بە هاکان فیدان دوای هێزەکانتان بکشێنەوە لە بەڵێ بەشێک لە هێزە شیعەکان خۆیان دژی وجودی تورکیان لە ناوخاکی عێراق و دژی ئەو بڵێن سنوور بەزاندن و مەسەلەن ئەو تەڕاتێنی درۆنانن کە لە ئاسمانی عێراقێک ئەوان هەرێمی کوردستانی لە چوارچێوی عێراقی فدراڵە ئابینن بۆیە ینی بابەتێکی تۆزێ قورسە ڕەنگە بکوێتە سەرەوەی کە ئایا هێزە شیعەکان ئامادەن پێویستی بە پەرلەمانە بە پەکەکە بەخرێتە لیستی تیرۆرۆ لێ بەدەنگی لەسەر پێویستی بەوەیە بێگومان یعنی کە تۆ بە تیرۆرەی ناسێنی پێویستی بە هەڵوێستی پەرلەمان و بە بڕیاری پەرلەمان هەیە و دوجاری ژێمە زان حکوومەتی عێراق ئێران هەژمونی هەیە بەسەری ئێران ئەچێتە ژێرباری ئەوەی کە پەکەکە بە تیرۆز بناسێنێ یان ئەمانە بابەتێکن بە بڕای من ڕەنگە عێراق دەتوانێت چیان بۆ بکات بۆ تورکیا ئەمنیەوە بەڵێ دیارە وەک باس کرا عێراق بڵێن کێشەی هەیە بە تایبەتی کێشەی ئاوی کاتی خۆشی کە معنی پرۆژەی گاب وە کۆمەڵێک پرۆژەی ترکە هاتە ئاراوە تورکیا مەبەستی بوو کە ئاوەکو چەکێکی سیاسی بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە سووریا و بە عێراق بەکاربێنێ ئێمە زین ڕووباری فورات لە سووریا و ئەنجایەتە عێراق دیجلە ڕاستەخۆ هێتە عێراقەوە و لەسەر ڕووباری دیجلە بەندای ئەلیسۆی دروست کردووە کە و لەسەر ڕووباری فراتیش دەیان بە سوبەنداوی تری دروست کردووە پرۆژەی گاپەیە و ساڵی 90 کە بۆ مای مانگێک ئاوی گرتەوە سووریا و عێراق زۆر ناڕەحەت بوون بابەتەکە ئەوەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەو یاسا و قوانین و بڵێن یاداشتانی کە تایبەتە بە ئاو بە هیچ شێوێک تورکیا پابند ناکە و تورکیا ئامادە نەبووە هاوبەشی سووریا و عێراق لە ئاوی دیجلە و فراتە دان پێدا بنێ و ئەوان تەنها تورکیا جەخت لەسەر جەخت لەسەر سوودمەندبوون ئەکا نەگل پشک بە هیچ شێوەیەک بۆیە عێراق کە لە بەرامبەر قەزەی ئاویە بڵێن مشکلەی هەیە بەڵام عێراق بەشێکی تری کە وزەی هەیە مەسلەی نەوت و گازی سروشتیشی هەیە کە بەشێکی زۆری کە هەم لەوەی کە لە هەرێمی کوردستانێ بە مڵکی خۆی دەزانێ کە ئێستا ڕای گرتووە و ئەوەشی کە لە منتیقەکانی ناوەڕاست و جنوب هەیە بۆیە ڕاستە سەردانەکە ڕەهەندی ئەمنی بەسەریا زاڵە بەڵام تەنها ڕەهەندی ئەمنی نییە و ئێستاژ ئەو کێشەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە تورکیا ئەم سەردانە بەشێکیوێ ئەو گرێکوێرەیە بکاتەوە هەو دوولا بگەنە نەتیجە بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی تورکیا سوودمەند بێ و ئەنجا عێراقیش ئێستا مشکلەی گەورەی هەیە ینی تۆ ئەم وزەیە بەکوێ ئایبێتە دەرەوە و ڕاگررتنی هەناردەکردنەوە تێرەمی کوردستانیش زیانی زۆر لە داهاتی عێراق داوە ئەو داهات ئەو بڕی کە عێراق داوایەکە لە تورکیا ینی ئەوەی کە ڕاوەستاوە داهاتەکە لەوە زیاترە بۆیە تورکیاش ئەوێت چکە ئابووری تورکیا ئابوورێکی خراپە و هەڵاوسان تابێ ڕژەکەی بەرزە بێتەوە مەسلەی لیرەی تورکی باکەی دابەزێ تورکیا ئێوێ لە ڕێگەی سوودوەرگتن لە وزەی عێراقەوە کە تورکیا بەیاخێکی گەورە بە ئاسایشی وزەدا و ئەمنی تاقە و ئاسایشی وزە بابەتێکی گرنگە کە تورکیا ویستێتی سوود لە پێگەی خۆی وەربگرێ کە بە نەوتی عێراق و هەرێمی کوردستان کە بەشێرە زۆری هەرێمی کوردستان بە خاکی تورکیا بۆ بەندەری جیهان ئەڕوا تورکیا ئێوە جارێکی ترەمە بکەوێتەوە گەرت سوودی لێ ببینێ بۆ خۆتان نەزانن هەم بەشێکی لە وزەی بە پارێکی کەم لە بازاڕی بڵێ لێوەرەگری هەم کری ئەو نەوتەش کە تێپەڕە بێ بە خاکی ئەو بۆرەی کە تێپەڕە بێ بە خاکی تورکیا ئەوێ بۆیە لە پاڵ بابەتە ئاسایشەکانە تورکیا ئەوێ سوود لە ئابووری عێراقیش وەربگرێت کە عێراق و هەرێمی کوردستان و دەکرێت بڵێن عێراق تینوە بۆ ئاوەکە بەمان شێوە تورکیا تینوە بۆ وزەی عێراق طبعاً بۆ خۆتان نەزانێت ئێستا شەڕی ئۆکرانیا و رووسیاشی ڕنگدانەوەی لەسەر کێشەی وزەی لەسەر ئاسی جیهانیژێ و تورکیاش و تورکیا بۆ خۆی وزەی پێویستی نییە کە بۆ شێوەیە بتوانێت پێداویستی ڕۆژانەی خەڵک پڕ بکاتەوە و بواری پیشەسازی و بازرگانی پڕ بکاتەوە پێویستی بەوەیە و نزیکترین شوێنیش کە سوود لە وزەکەی بە نرخێکی کەم وەربگرێ هەرێمی کوردستان و عێراق بۆیە تورکیا لە پاڵ سەردانی بۆ بواری ئامانجا ئاسایشیەکانی ئێوێ ئاسایشی وزەش دەسەبەرکا کە سوود وەرگرتنە لە بەگەڕخستنەوەی هەرێمی بەزەوەی کەوتت کارتی ئاوەکە پێشتر کە کارتی ئاویان بەرامبەر بە سووریا بەکارێنا ئەوە بوو کە ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان دەرکرا لە سووریا طبعا بەڵێ طبعا وەختێ پەکەکە لە 15 1964 خەباتی چەکداری ڕاگەن مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا دروست کرد و ئەوان لە دۆڵی بێخاع بوون ئەمە وای کرد کە کارتێک بێتە دەستی سووریا بۆ بەکارێنانی دژ بە تورکیا ئاوی فوراتی گرتەوە لە سووریا بۆیە
لە ساڵ 1970 ئیتیفاقی ئاوی هاتە ئاراوە لە نێوان تورکیا و سووریایە کە بە دەق تورکیا سووریا پابند دەکات کە ڕێگە نەدا چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان چالاکی چەکداری و سەربازی و گەریلای ئەنجام بدەن و ئەنجا 500 میلیارد مکعب ئەو ڕۆژانە بەربداتەوە و دواتر سەر پەکەکە ئەوەکەنگرتەوە بەڵێ ینی بابەتەکە بابەتێکی ئەمنی و ئاسایشی بوو و دواتر سووریا زۆر پابند نەبوو جارێکی تر لە هەشتاوەش دواتر لە ساڵی 1990 سووریا بە بیانی پڕکردنی بەنداوی ئەتاتورک تورکیا بوون یەک مانگ هەر ئاوی گرتەوە لە عێراق و لە سووریا بۆیە دواتریش کە ئەمەش هەر وای کرد لە 92 جارێکی تر ڕێکوتنامێ لە بینی سووریا و تورکیا هاتە ئاراوە کە بەشی زۆری خاڵەکانی هەر ڕەهەندی ئەمنیە و ڕەبتە بە قەزەی ئاویەوە ئەمەش سوودی نەبوو بۆیە دوجار تورکیا پەنای بردەبەر پەیوەندی لەگەڵ ئیسرائیل لە 92 لە 94 لە 96 دوجار لە 97 کە ڕێکوتنامەی ئاسایشی نێوان تورکیا و ئیسرائیل هاتە ئاراوە وردە فشار لەسەر سووریاش دروست بوو و دواتر ئۆجەلان لە سووریا دەرکرا و ساڵی 99 خۆتان نەزان کە قۆڵ بەسکرا. سوپاس دەکەم. کاک حەسەن سەبارەت بە لایانی ئەمنی باست کرد کە ڕەنگە عێراق نەچێتە ژێرباریە و داواکاری تورکیا بۆی کە بخاتە لیستی تیرۆرۆ. ئەی سەبارەت بە وزە بڵێن لە بەغدا هاکان فیدان پێ دوایە هیچی دەستکەوتووە و سەبار بە ئاڵگۆڕی بازرگانیش کە خۆی دوێنێ باسی کوتی قەبارە ئاڵگۆڕی بازرگان لەوان عێراق و تورکیا ساڵانە گەشتوتە 25 میلیارد دلار قسەی دوێنەی کۆنگرە ڕۆژنامەوانێکە هەیە لە بواری ڕێکەوتنێک واژۆ کراوە لە بواری بازرگانیش؟ ڕێکەوتنێک واژۆ نەکراوە هەتاکو ئێستا بەڵکو زۆرێک لە لێکتێگەیشتنی مەبدەئی هەیە هەردوو وڵات پێویستیان بەوەیە کەم فەراغە پڕ بکەنەوە سەبارەت بە تورکیا لە دۆخێکی ئابووری خراپدا من دەبێت ئەو بە جەنابتان بڵێم لە 20 ساڵی ڕابردوو لە 2002 کە ڕەجەب تەیب ئەردۆغان و تیمەکەی دەسەڵات دەگرتنە دەست بە هەڵمەتێکی ئابووری گەورە دەست پێ دەکەن ڕێژەی کورتێنانی بودجە لە جووت ژمارەیەوە دەکەن بە یەک ژمارە بۆ نمونە لە سەدا 11 22 25 33 کورتێنانی بودجەوە دەکەنە سەدا 1 2 3 4 5 دەرامەتی ساڵانەی تاک لە 1 2000 3000 4000 دلارەوە دەگەێنن بە 15 تا 20000 دلار لە 700 ملیۆن قەرزی دەرەکیەوە دەگەێنن بە مەسەلەن بە سفر قەرزی دەرەکی 500 میلیۆن قەرزی ناوخۆ دەدەنەوە 10 ساڵی ڕەونەقدار بۆ خەڵکی تورکیا بەدیدێنن میدڵ کلاس ئەوەی کە ڕۆژانە پارە لە دەستیدا حرەکە دەکا لە تورکیا گەشە زۆر دەکا ئەوانەی پارەیان پێویستە بۆ قوتابخانە بۆ تەندروستی بۆ گەشت و گوزار بۆ ناوماڵیان بۆ مۆبیلیات بۆ خوێن بۆ هەموو شتێک 10 ساڵی زۆر گەورە ئەو 10 ساڵی کە تەنانەت لە دوایین هەڵبژاردندا وەکو پیکچەرێکی جوانتر لە دەستی لایەنگران و کەمپەینچیەکانی سەرۆک کۆمار ئەردۆغاندا بوو و لایەنەکانی دیکە وێنەیەکی ئاوا ڕوونیان پێ نەبوو کەمال قدسدا و ئۆغڵ و ئەوانەما تەنانەت سەرکەوتنی ئەم جارە پشتی بە 10 ساڵی یەکەمی دەسەڵاتی ئەوان بەس بوو لە 10 ساڵی دووەمی دەسەڵاتی ڕەجەب تەیب ئەردۆغان کە هەر بە گەرمایی 10 ساڵی یەکەم سەرکەوتنی بەدەستێناوە بەڵام 10 ساڵی دووەم دەیەی دووەمی دەسەڵاتی ڕەجەب تەیب ئەردۆغان دەیەکی زۆر دژوارە لە ڕووی ئابووریەوە لە ڕاستیدا یعنی بە شێوەیەک لە گرێژە نەچووەوەکوە دەڵێن کە لەنگەرگرتنەوەی بەگۆڕین ئاڵوگۆڕ لە وەزیری بازرگانیدا لە وەزیری وزەدا لە بانکی مرکزیدا لە هەرچی تۆ تەماشای دەکەی دابەزینی لیرەی تورکی بۆ 2700 بەرامبەر بە 100 دلار کارەساتە بۆ هاوڵاتیانی تورکیا و هەڕەشەیەکی جددیە لەسەر دەسەڵاتی ئێستای تورکیا هەرچەندە ژێرخانەکەی تا ڕادەیەک بنیاد نراو بتەوە ژێرخانی ئابووری تورکیا بە هەر حاڵ ئێستا تورکیا زیاتر لە عێراق پێویستی بە موزێ هەیە بەڵام حکوومەتی عێراقی زیاتر لە وزەکە ئامانجی هەرێمی کوردستانە چۆن لە ساڵی 2007 بەشێکی زۆر لە خاکەکەی لە دەست دەرێنە بە کەرکووکیشەوەی ساش گرتنی شادەماری ئابووری هەرێمی کوردستانە حکوومەتی عێراقی دەیەوێت بە هیچ شێوەیەک ئیمتیازێک نەبێ بۆ هەرێمی کوردستان ئەمە بە جۆرێک لە جۆرەکان سیاقێک بدۆزێتەوە ئەو وزەیە کە دەنێرێ ئەو نەوتە کە دەنێرێ پارەکەی چۆن گرنتی بێ بۆ ئەوان و لەگەڵ تورکیا لەسەر زۆر بواری دیکە
بگەنەیەک بەڵام کێشەکە تەنها هەناردەکردنەوەکە نییە بەڵکو شکایەتی دیکەی حکوومەتی عێراقی لە دادگای نێودەوڵەتی هەیە حکوومەتی تورکیا جگەلەوەی کە ئێستا بۆوان زەحمەتە ملیار و نیوێک بدەن لە ڕاستیدا بۆ حکوومەتە زەحمەتە ناشەوێت دەرگای قەرەبووکردنەوە بکاتەوە لەبەرەوەی بەخۆی سەرەرێکی گرنگی دابشکردنی وزەی جیهانیە بەردەوام ئەو کێشانەی لەگەڵ ئێران لەگەڵ سعودیە لەگەڵ وڵاتانی دیک لەعفو لەگەڵ رووسیا لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دیکە دەبێەوە هەروەها بۆ ئایندەی غازی سروشتیش هەمان ڕۆڵی ئەم سنتەرە دەبینێ بۆیە دەتوانین بڵین هیچ ئیتیفاقێکی نەکراوە تەنانەت ئەوەی لە ئەستەمبوڵیش ڕاگەیەنرا وەزیری باز وزەی هینی عێراق و تورکیا دەڵێ ئومێد دەخوازین دوای چاکسازی لە بۆڕیەکاندا کە تا ڕادەیەکی زۆر زەرریان بەرکەوتەوە بەهۆی بوومەلەرزەکەەوە بتوانێت نەوت هەناردە بکەن هەناردەکردنەوەکە هەر دەبێت ببێت لەبەروی هەردوو لایەن پێویستیانە بەنسبەت حکوومەتی عێراقی لە دۆخێکی ئابووری زۆر سەختدایە بەڵام بەهۆی ئەوەی کە دەوڵەتێکە وەک چۆن دەڵێنن تەرستەیت دەوڵەتی بەکرێ بەیان دەوڵەتی تاک لایەنەی ئابووری کەنەوتە کەمتر لەبەرەوەی پەترۆدۆلارێکی زۆر دەڕژێتە ناویەوە کەمتر ئێستا هەست بە لاوازیەکانی دەکەین دەناکەال پیشەسازی عێراق لە سەدا 1 و 2 ئابووری عێراقیش پێک نایێ بۆیە دەتوانین بڵین کە ڕاستە ئیتیفاقێکی ئەوتۆ نە لە بواری ئەمنی کراوە نە لە بواری وزە کراوە و هەر ئیتیفاقێکیش بکرێ لە هەر بوارێکدا دەبێ بە فلتەری هەرێمی کوردستاندا دەرباز بێ لەبەروی سنوورە هاوبەشەکە دەربازبوونی بۆڕیەکان فاکتەرە ئەمنیەکە هەمویان جگە لە فاکتەری ئاو هەمویان لە هەرێمی کوردستانن ئەوەی من دەبێت لێرەدا بیڵێم لە ڕاستیدا ئەو پێکاتێ ئێستا پێی دەڵێن حکوومەتی عێراقی دەرەقەتی بڕیار نایە جێگەی متمانە نییە بۆ دەوڵەتی تورکیا هەتا بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ ئێرانیش ئێران وەکو خۆی لەسەر جۆرێک لە جومگەکانی سیاسەت و هێز وەکو پاکێجێکی ئابووری سەربازی مخابراتی لەگەڵ حەشد و ئەوانەشتی هەیە دەناوەکو ستراکچەری دەوڵەت ستراکچەری دەوڵەت لە عێراق زۆر لاوازە ئەوە تورکیایە لە ئێستادا پێویستی بە مانۆڕێکی بەرفراوان هەیە ئەوە تورکیایە پێویستی بە هەندێک کار هەیە یەکێک لە کارەکان کە دەبێت لە عێراق بیکا لە ڕاستیدا ئەوەیە جۆرێک لە جێگیری تێدا دروست بکە ئەمە لە سەردەمی مستەفا کەمال ئەتاتورکەوە ستەیتسکۆ حتاکو دەگاتە ئێستا ئەیژێک لە ئامانجەکانی تورکیا بووە کە دەوڵەتێکی جێگیر سنوورێکی پارێزرا و دەوڵەتێکی یەکگرتو بمێنێ عێراق لە زاخەوە تاکو قەسر بەڵام ئەوڕۆ کە هەرێمی کوردستان ئەم تایبەتمەندی وەرگرتووە لانی کەم تورکیا دەیەوێ ئەو پەیامە بدا دەبێ حکوومەتی عێراقی ڕەزامەندی کورد و سوننە بەدەست بێنێ بە تایبەتی سوننەکانی ناوەڕاست کە فەرامۆش کراون هەتا ئەم دەوڵەتە ئەم فاکتەرانی تێدا کۆنەبنەوە زۆر زەحمەتە بۆ ئەمە ئەوەی هاکان فیدان هاتووە دەرفەت و کارتەکانی بەجێهێشتووە و بۆ سەردانی ئایندەی ڕزەبتەی بەردوغان کە دەبێ هەر ئەنجام بدرێت تورکیا زۆر ئیشی پێەیە دەتوانین بڵین بۆ ئەو کاتە لە زۆر خاڵ دەگەنە یەک پێشتر شتەکان دەبڕێنەوە شیرنی خواردنەوەکە دەکەوێتە ئەو کاتی بۆیە لەسەر فاکتەری سیاسی سەربازی ئێوە زۆر شتی دیکە گفتوگۆ دەکەن بەڵام کاتی دەوێت بەڵێ بە کورتی سوپاس دەکەم ئەگەر وەڵامی و پرسیارشمان بدەیتەوە بە کورتی سوپاس دەکەم ئێستا هیچ تا ئێستا هیچ لە سەردانەکەیەکان فیدان بۆ بەغدا لە سەردانی وەزیری وزەی تورکیا بڵین کۆبوونەوەی وەزیری نەوتی عێراق و وەزیر وزەی تورکیا هیچ ئیتفاقێک نەکراوە بۆ هەناردەکردنەوەی نێوتێرێ تا ئێستا هیچ ئیتیفاقێک نەکراوە لەبەرەوەی ئیتیفاق بکرێ دەبێ هەرسێک لایەنی هەرێمی کوردستان و تورکیا و عێراق تێیدا بەشدار بن لە ڕاستیدا دەبێ هەرسێک لایەن و تەنانەت دەبێت کۆمپانیاکانی نەوت بەشدار بن لەبەرەوەی ئاسان نیە کاک حەکیم قەرزی کۆمپانیاکان هەیە و هەروەها حکوومەتی عێراقی پارەیەکی لە تورکیا دەبێت لەو پارەیە خۆش ببێ یان جۆرێک لە موساومە یا تورکیا ئاخۆ و پارە دەدا و مافی دادگای پاریس چی ئەیدا یعنی زۆر فاکتەر لەوێ هەنە ئاسان نییە بڕیارەکە بە ئاسانی جێبەجێ بکرێ بەڵام هەر دەبێ بگەنە چارەسەر ئەمە دەکەوێتە 1-2 مانگی ئایندا سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە و لێتوانێت هاکان فیدان کە باسی لەوە کرد کە سلێمانیش لەیان پەکەکەەوە داگیر کراوە بۆ چمە بەستێک بوو ئەرچەند ئەمڕۆ ئەندامێکی مەکتەبی سیاسیەکێتیش وەڵامیدا بەوە دەڵێ لێدوانەکە وەکو کارتێکی فشار ئەگەرنا لە شوێنەکانی تر پەکەکە زیاترە لە ڕاستیا گەر ئەم ناوێنانی بڵێن سلێمانی و ئەم ناوچەیە ئەگەر دەستێکی دەرەجی دەستێکی ناوخۆی کوردی تیا بێ شتێکی خراپە بۆ لەعنی لە بەکارهێنانی ئەم کارتە لە مەملانی ناوخۆی هەرێمی کوردستانە زۆر خراپە بۆ ڕنگدانەوەی خراپیشیە بێ لەبەرەوە هەرێمی کوردستان هەمووی بە هەموو ناوچەکان هەموو پارێزگەکانەوە توانێت هەرێمی کوردستان بێ و یەک وحدە و یەک پارچەیە
بیرکردنەوە لە لاوازکردن یا مەسەلەن پێدانی زانیاری یا هەر جۆرە شتێک پێم وابێ بە زەرری ناوخۆیی ناوماڵی کورد ئەشکێتەوە و ئەمە واکە پێکهاتە و بەردەوامی یەکپارچەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی کاریژێڕی و لە ڕووی جوگرافیشەوە بە مەمەترسی یعنی خاتە بەردەم مەترسیەوە و مەسەلەی ناوێنانی سلێمانیش بەڕاستی ئەمە واکە کە پێشتریش دەسەڵاتدارانی تورکیا چ بە لە ئامانجگرتنی تافڕۆکەخانەی سلێمانی و کۆمەڵێک شوێن و بە ئامانجگرتنی بەشێک لە چالاکوان و چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستان لە ناوچە سنووریەکان و لە ناو شارەکانیشا چ بە شێوەی بڵێن کوشتن و تیرۆرکردن و یاخود بەکارێنانی درۆن بێ ئەوان سڵیان لەوە نەکردوێتەوە و ئەمە ئاماژێ بوو ئەوەی کە من وەک لە سەرەتەوە باسم کرد 5 ساڵی داهاتوو بە نسبەت کورد بەگشتی و بە نسبەت هەرێمی کوردستانی شۆتۆزە قورس ئەبێ بتوانرێ بە وریایی مامەڵە بکە و بە نسبەت سلێمانیشەوە بەس دەبوو کەس وەڵامی بداتەوە بە فەرمی حکوومەت بە جێگری سەر و لە ڕاستیدا ئێمە لێرە بەرپرسیارە بۆ نمونە ئەگەر زانیارەکە تاوە نیە لە ڕاستی ئەمە زان هەرێمی کوردستان وەک حکومەت هەیە بەڵام ئێمە ڕنگدانەوەی دوو ئیدارەی بە ئاشکرا هەستی پێ دەکەین و دابەشبوونی منطقەکانی دوهۆک و زاخۆ بەرەو ئاراستی تورکیا و ئێرش بەرەو ئێران بە ئاشکرا هەستی پێ دەکەین ئەمە وازەحە و من بۆیە ئاماژەشم بۆ پێدا یعنی بەکارێنانی مەسەلەن زانیاری لەسەر سلێمانیە لەسەر هەر ناوچەیەکی تر بێ لەم بۆ ململانێکردن بۆ لاوازکردن بۆ لێدان لە ژێرخانی ئابووری ناوچی سلێمانی بۆ لێدان لە ناوچەی گەشتیاری ئێستا و درۆنان لێدان لە ژێرخانی ئابووری و گەشتیاریش طبعا یعنی بابەتەکە ئەوەیە ئایا پرسیارەکەەوە ئایا چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان بەس لە پارێزگای سلێمانیان ئایا لە پارێزگەکانی تری دوهۆک و لە ناوچە سنووریەکان سەرەوەی ڕەنگە لە ناو بۆ نمونە پارتی لە سنووری خۆی ڕەگەنەدا بێنە ناو شارەکان پرسیار ڕەنگە لە ناوچەی دۆکیش لەوێ سوپای تورکیاش ناوچەی بەرفراوانی داگیر کردووە بەزۆکو وەکو سلێمانی دێنە جمەجۆڵ پرسیارەکەم لەوە بوو ئایا ئەنی چەکدارانی ئەم ڕێکخراوە کە لەلایەن تورکیاوە بە تیرۆر ناسێنراوە بە ئامانجیران تەنها لەم ناوچەی سلێن ڕەنگە و زیاتری وجودیان لەم نەچێ بەڵام لە شوێنەکانی کە هەیە بەڵام من باسی ئەوم کرد کە ئەمە پێویستە هەرێمی کوردستان هەڵوێستی هەبێ پێویستە هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی خۆی هەبێ بەگشتی وە سلێمانیش پێویستە ئەم منتیقەیەش بە وریایەوە مامەڵە بکات لەبەر ئەوە تورکیا دەوڵەتێکی بەهێزە لە سەراسی جیهان لە ناوچەکە و بوونی هاکان فیدان لە وەزارەتی دەرەوەی تورکیایە ئەمە واکە کە بەشێکی زۆری ئەو تەعامل و هەڵسوکەوت و مامەڵانەی کە بۆ لەسەر ئاستی دەرەوەی تورکیا خۆی ئەیکا بەگشتی و تایبەتیش بە نسبەت هەرێمی کوردستانەوە ڕوایەکی ئەمنی پێوە دیار بێت کە ڕەنگە مەسەلەن پرۆسەکانی بە ئامانجگرتنی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان بە ئامانجگرتنی ژێرخانی گەشتیاری ئابووری هەرێمی کوردستان بەگشتیوە مناوچەکانی سلێمانی تورکیا دوو پەکەکە چی بکە پەکەکە خۆی بەرپرسیارەتی پەکەکە بەرامبەر و ناوچەکانی دیکەش خۆ لە پارێزگای دۆکی شەر هەیە بەڵام ڕەنگە جمەجۆڵەکەیان لێرە ئێمە لە شارەکانی زیکتر بێ بەڵێ لە چەند شوێنی کەش بە ئاشکرا و بە زۆر بە ڕاشکایی وتمانە پێویستە پارتی کرێکەکانی کوردستان هەستیاری واقعی هەرێمی کوردستان لە پێشچاو بگرێ پێویستە لەبەرەوە یعنی تورکیا دەبێ پارتی کرێکەکانی کوردستان لەوە دڵنیا بێت تورکیا دوودڵ نییە کە یعنی لە هەر لەحزەیەک لە هەر ساتە وەختێک بیانەوێ ئەوان دوودڵنی لە بە ئامانجگرتنی ئەوان پێویستە پارتی کرێکەکانی کوردستان ئەزمموی هەرێمی کوردستان بە گرنگ دابنێر کە ئەزممونێکی سیاسی و نیشتیمانی هەیە سەرباری ئەو ڕخنە و تێبینی و گلیانی کە هەمانە لەسەری و پێویستە بە تایبەتیش لە ناوچەکانی سلێمانی هەستیاتر مامەڵەکەن کە ئێستا بەشێکی زۆری ناوچەکانی سلێمانی کەوتوتە بەر پەلاماردانی بڵێن درۆنەکانی تورکیا بە ئامانجگرتنی لەبەر ئەوە هەرێمی کوردستان تایبەتمەندێتی خۆی هەیە و لە ڕابردوش هەرێمی کوردستان درێغی نەکرد و لاوکاریکردنی ئەزمموی باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستانیش پێویستە ئەمە لەسەر ینی ئاراستەیەکی نیشتیمانی و نەتەوەی مامەڵە بکرێ بۆیە ینی واجبێکی ئەرکێکە لە سەرشانیوان کە هەستیاری هەرێمی کوردستان بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە تایبەتیش منتیقەکانی سلێمانی لە پێشاو سوپاس دەکەم کاک حەسەن چوارخولەکێکمانەوە بە کورتی چەند پرسیارێکی تر سوپاس دەکەم سەبارەت بە ناوێنانی سلێمانی وەکو ناوچەیەکی پەکەکە بەڕێز چی لێ دەخوێنیتەوە؟ من قسەم لە گوێم لە قسەکانی کاکە دکتۆر سەلامیش بوو لە ڕاستیدا دەتوانم بڵێم بەشێکی واقعی بوو لە کۆتایەکەیدا کە دەبێت بە هەستیاری مامەڵە بکرێ بەڵام لە سەرەتایەکەیدا ناکۆکێکی زۆرم بینی ناکۆکەکە لەوەیدایە کە من گوێم لێ بوو کە باسی ئەوە کرا هاکان فیدان بۆ خۆی پیاوێکە پاشخانێکی ئەمنی بەهێزی هەیە بۆیە لەوانەیە
بەم شێوەیە مامەڵە بکە. ئایا پیاوێکی وەک هاکان فیدان پێویستی بەوەیە هەرێمی کوردستان معلوماتی بداتێ؟ یان ئایا پارتی ئەوەندە ئەگەر مەبەست پارتی بێ هەر پارتیشە لە سلێمانی بەهێز و سربەستە بتوانێت زانیاری ورد لەسەر جم و جۆڵەکان و ئەوانە جموجۆڵی پەکەکە و مەسلەی ئێستا هەر شتێکەیە مەفهومێک پێی دەڵێن پەیوەندی درۆن لە سلێمانی پەیوەندی درۆن نامەوێت زیاتر لەسەری بڕۆم هەر پێی دەڵێن قۆناغی پەیوەندی درۆن بەداخەوە یعنی من لەگەڵ کوشتن و شەیدکردنی هیچ کوردێک دانیم بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە لە ناوچەکانی سلێمانی لە قەڵاتزە لە ڕانیە لە پێنجوین لە ئەڵەبجە لە شەڕباژێر لە قەڵات لە حەوت شوێنێک دەیبینی یعنی چەندە هێزەکانی ئەوێ پاسەوانی سنوور و ئەوانە دێن و دەچن ئەوەندەش چەکدارەکانی پەکە کە تەنانەت ئیلتیزام بە سەیتەرەکانی شەوە ناکەن. ئەمە من ناڵێم باشە خراپە بەس دەڵێم پێویستی بەوە نییە حەسەن لە دۆکیش نییە حاڵەتە لە سلێمانی بدات. لە سنووری دۆکی نەخەیر یەک جار هەبوو لە لای ئامێدی لێیاندرا و کاریگەری لە بەنزیخانەیەکی نزیک ئامێدیش کرد من تا ئێستا شتێکی کەی بم شێوەیە مەبەستەوەی کە نانە ناو شارەکان ئەگەر لە دەوروبەری پارێزگاکان هەنوایە نەخیر هیچ بارەگایەکی پەکەکە لە ناو شارەکان لە سنووری هەولێر و دۆک لە هیچ شارێکدا نییە بەڵام لە شارەکانی سنووری سلێمانی لە کەم شار هەیە نەبێت یعنی هەر نەبێت لە هەموو شوێنەکان هەیە بە تایبەتی خەومەنتی نە شوێنانەی من خەڵکی قەڵات زە و ڕانیم خۆرەوێ پڕەبەر لە ڕاستیدا من ناڵێم خۆ ئەمە باشە وەڵاهی من پێم وایە هەر کەسێک لەسەر هیچ حەچەندە بوونیان لەم ناوچەیە بەهانە دەداتە تورکیا بەڵام خیانەتێکی گەورەیە بێویژدانیەوە ناڕاوشتێکی گەورەیە تۆ ڕێ بە دەوڵەتێک نیشان بدەی بێ کوردێک بکوژێ بەڵام ئەمە حەقیقەتەکەیە بەم شێوەیە نابێ بۆیە من ئەمڕۆژ لە فەیسبووکی خۆم نووسی ئایا چی لێ تێدەگەن لەم پەیامە وام نووسی ناوهێنانی سلێمانی دەرفەتێکی گەورەیە بۆ پەردکردن و دوولەتکردنی هەرێمی کوردستان ئەم دەرفەتە با کۆتایی پێبێ و خەڵکی سلێمانی تێیدا زەرەر دەکا کاکە حەکیم تورکیا و ئێران دوو دەوڵەتی تاریخین خاوەنی هەژمونی هەرێمی و نێودەوڵەتین لەم ناوچەیە تاریخیان بەقەد تاریخی ئەوروپا و چەند ئەوەندەی تاریخی ئەمریکایە دوو دەوڵەت نین چاوشارکیان لەگەڵ بکرێ ئێران و تورکیا هەردووکی دوو دەوڵەت نین ئێمە یاریان لەگەڵ بکەین دوو دەوڵەت نین ئێمە بە نائەزمونیەوە ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەیان جاکوردن و جەرجی خۆمان و هەر شتێکن بە ناوشیاریەوە بەم شێوەیە لە ناو ماڵەکانماندا بیان هێنین و دەرگای پشتەوەیان بۆ بکەین و ئەوانە تورکیا و ئێران دەوڵەتی نین دوای کۆلۆنیالیزم دروست کرابن دەوڵەتێک نین فەڕەنسا سووریا و بەریتانیا ئایری دروست کردوێت دەبێت زۆر زیرەکتر بین لەو بارەیەوە دەبێت ڕۆشنبیران و ئەکادیمیاکانیش بە جورئەتر دەست لەسەر برینەکە دابنێن کە شۆڕژگێڕین ئەوە کاکە شەڕژگەڕی دیارە وڵا دەبێت لەگەڵ یانبی و ئیدی خۆت بۆ درۆن بگری ئەگەر تۆش شەرعیەتی یاساییت دەوێت ئەوە دەبێت سەروەری خۆت بپارێزی نابێ حیزبی دێموکرات نابێ پەکەکە نابێ هیچ لایەنێک ڕێگا بە خۆی بدا لەم وڵاتەوە بەهانە بداتە ئەم وڵاتانە باشە کاک حەسەن سەبارەت بە سنووری دۆک بەس ئەو ناوچانەی کە تورکیا ئێستا داگیری کردووە باسی ڕێژەی لە سەدا سیوانە دەکرێت دروستە ئەو ناوچە بەرفراوانە داگیر کرابێت لە دوهۆک بێگومان سیاسەتێکی مەترسیداری تورکیا نەک لە سنووری دوهۆک لە سیدەکان هەتا دوهۆکەیە لە 2010ەوە ئەویش دروستکردنی بنکەی سەربازی هەمیشەیی بەرفراوانە کە من لە 20 ساڵی ڕابردوودا من لە ژمارەی 6 ئازاری 1992 بابەتم لەسەر مەترسیەکانی تورکیا لەسەر هەرێمی کوردستانەیە لە بابەتی یعنی 30 ساڵ زیاترە من لەسەر هەرێمی کوردستان و تورکیا دەنووسم بەڵام لە ماوەی ئەو 30 ساڵەدا ساڵێکم تێبینی نەکردو بەقەت استراتیژیەتی سەربازی ساڵی 2010 حکوومەتی تورکیا مەترسی لەسەر ناوچەکان و دەڤەری بادینان و سیدەکان و برادۆست و ئەوانە دروست کرد بێگومان بەڵام ئەو ناوچانە هەموو لایەک دەزانین واقعێکن لە 82 وەرە هێدی پەکەکە پەلچێشی ناوەوە بووە تورکیاشی پەلچێش کردووە بەڵام لە شارەکاندا زەحمەتە شتێکی ئاوا ڕێگای پێ بدرێ خۆگە ڕێگای پێدرا ئیتر هەموو شتێک کۆتایی پێدێ لەبەر ئەوەی کاتێک دوو لایەن دەکەونە شەڕ سەربازی لایەنێک لە هەر شوێنێک بێ پەیوەندیە سیاسی و سەربازیەکە میکانیزمەکە وای لێ دێ دەوڵەتەکە لەوێیە ئەمە هەموو لایەکمان دەزانین یعنی ئێستا شەڕ گۆڕاوە شەڕ
ڕەگەزەکانی شەڕ گۆڕاون. بەڵێ سوپاسم کاکتۆر ئەگەر تێبینی کردمای بە کوردی سوپاس دەکەم. وەڵام من وەک وەڵامێک بۆ سەرنجەکەی کاک حەسەن جارێ منتیقەکانی دۆک و منتیقە هەر خۆی ئەوەنەی بنکەوارەگەی تورکیایەتیایە پێویست بۆ ناکە ینی پەکەکە ناتوانێت لەوێ بەڵ ئەو دڵی ناو شارەکان پەکێتیان من قسەکەم لەسەر ئەوە بوو ئێمە ئەزمموی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەکەی سەرباری ئەو کەم و کورتی و ئەو خراپیانی کە هەیەی لە ئیدارەدان و لە گەندەڵی ئەوەیە بەڵام تێکچوونی بە زەرری پارچەکانی تریشە من بۆ یەوتم من لە ینی لە زۆر شوێنیشتمە پێویستە پەکەکە ئەزمموی هەرێمی کوردستان بارودۆخی سیاسی بە هەند وەربگرێت بەستیاری وەربگرێت ئەجا بابەتەکەش ئەوەیە بەڕاستی کاک حەکیم لە ینی کارمەندی ئاسیا سێڵ کراوە بە ئامانج خەڵکی مەدەنی هەر عەرەبیش بوون کورد نەبوون ئەمە لێدان نەبێت لە من ناڵێم لایەنێکی دیاری کراوە من ئەڵێم بیرکردنەوە ئەگەر بیرکردنەوە کارێکی خراپە ئەگەر تۆ ئەمە وەکو وەرەقەیەک بەکاربێنی لە منتیقەی گۆڵێ درراوە منتیقێکی گەشتیاری لە پێنجۆن هیچ ئامانجیشی نەپێکاوە من بابەتەکەەوە بوو پێویستە لەم ڕوویاوە ئێمە سەیری بکەین کە پێویستە ئێمە هەر جۆرە بیرکردنەوەیەک لەمە بە زیانی ناماڵی کورد شکێتەوە. زۆر سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر سەلام عەبدولکەریم و کاک حەسەن ئەحمەد مستەفا سوپاس بۆی بینەرانی بە سوپاس باوەکارانم خواتان.